پێشکەوتنی تەکنۆلۆژیا زۆرێک لە پیشۆ پسپۆڕیەکان ڕادەماڵێت. پسپۆڕی زیرەکی دەستکرد دەبێتە شوێنگرەوەی زۆرێکیان. پیاوە زیرەکەکە ئیلۆن ماسک دەڵێت داهاتوو بۆ پسپۆڕی زیرەکی دەستکردە، وەکو دەوترێت ئەوەی زوو بێت زوو دادەنیشێت و شوێنی خۆی زوو دەگرێت. ئەوەی زوو ببێتە پسپۆڕی زیرەکی دەستکرد دەبێتە سەرمەشق و پێشەنگ لە بانک و کۆمپانیا و ڕێکخراوەکان بۆ ئەوەی لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە شیکاری بۆ داتاکان بکات و خوێندنەوە بۆ داهاتوو دەرفەت و ئاڵنگاریەکانی ئەو کۆمپانیایە بکات. لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەشی زیرەکی دەستکرد و زانستی داتا واتە Artificial Intelligence and Data Science بخوێنە و داهاتووی خۆت لێرە دیاری بکە.